قەیرانی کۆچبەرانی نایاسایی لە شاری سەبتە لە کێشەیەکی مرۆیی و ئەمنیەوە سەری کێشاوە بۆ ململانێکی توندی دیبلۆماسی لە نێوان ئیسپانیا و ئیسرائیل دوایەوەی کە بەرپرسان و شیکەرەوانی مەدرید تەلەبیبیان با خۆستنەوەی ئەم دۆخە و بەکارهێنانی بۆ گشارخستنە سەر حکوومەتەکەی پێدرۆ سانچێز تۆمەتبار کرد. ئەم گرژیان نوێیە دوایەوە هات کە دانی دانۆن نوێنەری ئیسرائیل لە نەتەوەی گرتوەکان با توندی ڕەخنەی لە ئیسپانیا گرتبەوەی لە کاتێکدا داوای پابەندبوون بە مافەکانی مرۆڤ لە ئیسرائیل دەکات خۆی لە سەبتە دۆخی نائاسایی ڕاگەیاندووە و خاوەنی ناوچەی ئیستیعماریە لە ئەفریقیا. لە وڵامدا ئۆسکار بۆینتە وەزیری گواستنەوەی ئیسپانیا ڕایگەیاند کە ئێستا هەموو شتێک ڕوون بۆتەوە. ئەوەش وەڵامێک بوو کە لەلایەن چاودێرانەوە وەکو ئاماژەیەکی ئاشکرا بۆ دەسوەردانی تەلەبیب لە پشت ئاڵۆزبوونی قەیرانەکەوە لێک درایەوە. شارەزان و ڕۆژنامەنووسانی ئیسپانی لەوانە کارۆلینا ئالانسۆ و خۆسێ ڤێزنەر پێیان وایە کە ئەم ڕووداوانە هاندانی مەغریبیەکان بۆ کۆچکردنی بەشەپۆل بۆ ئیسپانیا تۆڵەسەندنەوەیەکی سیاسیە لە هەڵوێستە توندەکانی سانچێز دژ بە شەڕی غەزە. ڤێزنەر ڕایگەیاند پەیامەکانی پێشتری بەرپرسان و کەساتیەکانی ئیسرائیل بۆ پشتگیری بزوتنەوە جوداخوازەکان لا سەبتە و مەلیلە نیشانەی ئامانزداربوونی ئەم فشارانن کە بە هاوکاری هێزە ڕاستڕەوە توندڕەوەکانی ئەوروپا و ئارەزووی واشنگتن بۆ لاوازکردنی کابینەی ئێستای مەدرید بەڕێوە دەچێت. لە سەراستی مەیدانیش خوان خێسۆس فیفاس پارێزگاری سەبتە ڕایگەیاند کە نزیکەی 6,000 کۆچبەر خۆیان گاندووەتە ناو شارەکە و 67 کەسی گیانیان لەدەستداوە بەڵام ئێستا زۆرینەی کۆچبەرەکان ناچار بەگەڕانەوە بۆ مەغریب کراون. لەو چوارچێوەیەدا بۆ کۆنتڕۆڵکردنی ڕەوشەکە حکوومەتی ئیسپانیا یەکەکانی هێزی چەکداری ڕەوانی ناوچەکە کردووە بۆ بەهێزکردنی پاراستنی سنوورەکان بەمە شارۆچکە سنووریەکانی باکووری ئەفریقیا لا دەواازەیەکی ئاسایی کۆچەوە بوونەتە ئامڕازی کێشمەکێشمێکی گەورەی نێودەوڵەتی. جێگەی ئاماژەیە سەرەڕای هەبوونی پەیوەندی ئابووری و دیبلۆماسی بەڵام بەردەوام نێوانی ئیسپانیا و ئیسرائیل لە ژێر کاریگەری دۆزی فەڵەستیندا بووە باهۆی شەڕی غەزە و بە فەرمی ناساندنی دەوڵەتی فەڵەستینیش لەلایەن مەدریدەوە لەم ساڵانەی دواییدا پەیوەندیەکانی هەردوو لە ئالۆزی گەورەی بەخۆیەوە بینیوە. سەرڕاڵدانی شەڕی غەزە لە تشرینی یەکەمی 2023 گرژیەکانی نێوان هەردوو لای بۆ ئاستێکی بێپێشینە بەرز کردەوە. بە جۆرێک پێدرۆ سانچێز سەرۆکوەزیرانی ئیسپانیا بووە یەکێک لە دیارترین ڕەخنەگرە ئەوروپیەکان لە ئۆپراسیۆنە سەربازەکانی ئیسرائیل داوای ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و گەاندنی هاوکاری مرۆیی کرد بۆ خەڵکی غەزە. ئەم ماڵۆزیانە لە مایسی 2024 گەیشتە لووتکە کاتێک ئیسپانیا هاوشانی ئێرلەندا و نەرویج بە فەرمی دەوڵەتی فەڵەستینی ناسان بڕیارێک کە کاردانەوەی توندی تەلەبیبی لێکەوتەوە و بووە هۆی بانگێشکردنەوەی باڵوێزی ئیسپانیا لە تەل ئەبیب. Last month I stood on these same steps with Prime Minister Sanchez of Spain when we said that the point of recognizing the state of Palestine